عشقەکەی بەندەر پیرۆزبایەکی تایبەت کاگە یاسین کاکە سامانی عەلیە سووری خونیانە لە بەریتانیاوە مامۆساوریە سەڵاوی لێبێ بۆ کاکە بیلالی برای بە تایبەت بۆ پیرۆزبایەکی گەرم و گوڕ لە کاکە بیلال دەڵێ بووکەو لە پیرۆز بێ کاکە سامانی سوور لە بەریتانیاوە هەربژی سەڵاوی لێبێ سەڵاو لە بەریتانیا ماشاءالله سڵاوی لێبێ یەک بەرگ 25,000 سڵاوی لێبێ ئەڵێ بۆ دەست و پەنجە ڕەنگینەکەی مامۆساوریا بە تایبەت ئەڵێ بە تایبەت ئەڵێ بە قوربانە بوو مامۆساوریا سڵاوی لێبێ منیش قوربانی ئەڵێ بە ڕاستی ئەو ڕیتم و تەرتیباتە هەر بۆ جوانە کەس نابێ بە تۆ تایبەت بۆ کانیخان و کانیخانەکان بۆ ئاسمانەشینەکەی کانیخان بۆ ئەوەی ئاوی کانیخانی خواردەوە سڵاوی لێبێ سڵاو لە کانیخان منی سڵاوی تایبەتی لێرم بۆ کانیخان معاشرەتی کانیخان بژین تایبەت تۆبی کەمامۆساییانی سۆبی سۆب دیارێک لە کاکە دیاری مامە باقی کانیخان وڵاتی بەریتانیا دیاری گیان ئالێرەوە سڵاوم هێبۆتە تا بەریتانیا سڵاومان بۆ کاکە دیاری خۆشەویست دیاری مامە باقی جێگەی خاڵی نەبێ دیاری گیان بۆ کاکە مەریوانی مامە ڕزگار بە تایبەت بۆ کاکە مەریوانی چایچی بۆ کاکە فەرزاد سڵاو لە کاکە فەرزاد بۆ کاکە بابانی کەی 26 بە تایبەت بۆ چاوەکانی بۆ بۆ کاکە حەمەی مامەریوە سڵاوی لێبێ بەڵاکەی شایی دەردی خۆیڵێ کاکە یاسینە ڕەش بۆ کامەرانە سووری بالیکەیان یاسینە ڕەش بۆ سوورەکان مامۆساوریا ئەڵێ یەکە نابێ بە دوو منیش ئەڵێ بۆ کاکە ئەحمەدی فۆتۆگرافەر بە تایبەت ئەڵێ یەکە و نابێ بە دوو سڵاو لە کاکە ئەحمەد بۆ تەواوی شایەکە کاکە یاسین بژین بۆ کاکە بەختیاری نزارەی بە تایبەت بۆ عەرشی نزارەیە بۆ عەرش و ئاسمانی نزارە بۆ پێشمەرگەکانی سکرتاریە هەربژی بژی مامەگیە بۆ کاکە فەرزادی گوڵ بە تایبەت چاومانە چاو کاکە فەرزاد سڵاو بۆ بووکوزاوە فەرزادیە سڵاوی لێبێ فەرزادیان بۆ بووکوزاوە هەربژی بۆ کاکە ستار بە تایبەت بۆ ستار بۆ کاکە ستار شۆستەیی سڵاوی لێبێ بۆ ئاسمانەشینەکەی کانیخان سڵاو لە کانیخان و کانیخانیەکان هەرژین کاکە سارە و پێنجوێنی سڵاو لە کانیخان بۆ کاکە حەمەی مامە ئەکرەمیش قوربانە بن سار و گیان